بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویستە دەبمەوە. ئەمڕۆ باسکردن دەبێت لەسەر کۆتایی هاتنی یەکەم هەفتەی خولەکان کە یەکەمین یاریەکان ئەنجام دران لە خولەکان و سێ تیپ کە دوو تیپیان وەکو پاڵێوراوانی ڕکابەریکردنی نازناوی خولەکانیان ناویان دێنرێت تاقیکردنەوەکانی خۆیان ئەنجامدا، یانێکی دیکەشمانەیە کە لە پریمەر لیگ یەکەم تاقیکردنەوەی خۆی ئەنجامداەوەی چەکە لەو یانانەی دەوێت لە وەرزی ئەمساڵە ڕکابەری گەشتن بە چامپیۆنز لیگ بکە. ئەمڕۆ ئێمە هەوڵ دەدەین قسەیەکی تەواو لەسەر و بابەتانە بکەین و لەگەڵیشیدا جارێک تر پێتان ڕادەگەێنم ئینشاءڵڵا سبەی بەرنامەیەکی تایبەتمان دەبێت لەسەر لیڤەرپوڵ، لەسەر جیاوازی یاریکردن لە نێوان کلۆپ و ئارنی سلۆت و ئەو دۆخەی لیڤەرپوڵی تیا و مێرکاتۆی لیڤەرپوڵ و ئەوەی کە سەرنج و تێبینی بێ ئینشاءڵڵا سبەینە لەسەر لیڤەرپوڵ و ئارنی سلۆت قسەی تەواوی لەسەر دەکەین. سەرەتا لە یۆڤانتۆسەوە دەست پێ دەکەین. من هەمیشە کە باسی یانەیەکتان بۆ دەکەم یا کە باسی یاریزانێکتان بۆ دەکەم یا کە باسی شتێک دەکەین، وەکوتم خاڵێکی جەوهەری زۆر گرنگەیە کە دەبێت تۆ هەمیشە ئاماژەی پێ بکەیت. ئەویش چییە؟ ئەم تیپە وەرزی ڕابردوو چی کردووە و چەندی سرف کردووە و پێگاتەکەی چۆن بووە. وەرزی ڕابردوو یۆڤانتۆس گەیشتووە بە پاڵەوانەتی چامپیۆنز لیگ. وەرزی ڕابردوو یۆڤانتۆس نازناوی جامی یانەکانی ئیتالیای بردوێتەوە، کەواتە ئەمە دوو خاڵن کە خاڵی ئیجابین لەسەر یوڤەی وەرزی ڕابردوو. باسم لەوە نییە تیپەکە بواە چی کردە، بەس باسم لەوەیە تۆ بۆ چونکە وەرزی ڕابردووتر یوڤە بێدەستکەوت بوو و تەنانەت نەشی توانی بگاتە چامپیۆنز لیگ، بەڵام ساڵی پار گەیشتە چامپیۆنز لیگ جامی ئیتالیاشی بردەوان. کەواتە ئێمە ئەبێ باز لە یۆڤانتۆسێک دەکەین کە ئەمساڵ لە داڕمانەوە دەستی پێ نەکرۆ، بەڵکو تیپێکە دامەزراوەیەکی وەرگرتووەوێ هەنگاوێکی باشتر بنێ. هەنگاوێکی باشتر چی؟ هەنگاوێکی باشتر لە وەرزی ڕابردوو. بە چ بەڵگەیەک یۆڤانتۆس ئەمەیەوێ؟ بە بەڵگەیەوەی کە یۆڤانتۆس گۆڕانکاری لە تیمی هونەریە کرد. ئەنی تیپەکە تۆ گەشتوتە چامپیۆنز لیگ، جامی ئیتالیاشێ بردوتەوانێ، بەڵام هاتووی ڕاستەوخۆ ماسیمیلیانۆ ئەلێگری و لە پۆستی ڕانەداتی تیپەکە دوورخسۆتۆ و هەر لە کۆتایەکانی وەرزی ڕابردووشەوە گفتوگۆ لەگەڵ تییاگۆ مۆتا دەست پێکردبوو بۆی ڕانەداتی یوڤە وەربگرێت لە شوێنی ئەلێگری. کەواتە ئەم تیپە دەیەوێت بەرەو پێش بچێت، ئەم تیپە دەوێت ئامانجی گەورەتر پێچێت، دەوێت دەستکەوتی گەورەتر بەدیبێنێ. بۆیە جورئەتە بۆ مۆتا کە هاتووە پۆستی ڕانەداتی یوڤەی وەرگرتووە، چونکە ئەزانێت کە بارگرانەیەکی زۆری لەسەرشانە بێ و دەزانێت کە قورساییەکی زۆری لەسەرشان دەبێت بۆی کە بتوانێت ئەمساڵ خواستی کارگێڕی یوڤە بەدیبێنێ. ئەمە سەبارەت بە یۆڤانتۆس کە بمێ سەرەتا باسی بکەم. سەبارەت بە یەکەم یاری، تەبان یەکێک لە هەرە ناوازەترین یاریەکان ئەم یاریە بوو کە تییاگۆ مۆتا یاخود یۆڤانتۆس بەرامبەر بەیانەی کۆمۆ کردی. ڕاستە جیاوازێکی زۆرێ کۆمۆیانەیەکی پلە دووە و بەشێکی زۆری یاریزانەکانیشی ناتبوون، ینی بەشداریان نەکردبوو لە پێگاتەکە، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە چەند خاڵێک ئاماژە پێ دەکەین. وەکو کۆنتترۆڵی تۆپ تیپەکەی تییاگۆ مۆتا بە شێوەیەکی زۆر باش کۆنتترۆڵی تۆپیان کرد و یاریزانەکان ئاڵوگۆڕی تۆپیان لە نێو خۆیاندا دەکرد کە ئەمە خاڵێکی ئیجابیە بۆ یۆڤانتۆس، چونکە پێشتر یۆڤانتۆس بەم جۆرە نەبوو. خاڵی دووەم زۆرترین هەلی گۆڵتۆمارکردن دروست دەکرا، کە ئەمەش خاڵێکی ئیجابیە بۆ یۆڤانتۆس. خاڵێکی زۆر گرنگ کە بۆ داهاتووی یوڤە گرنگە و بۆ داهاتووی میانەیە گرنگە و بۆ سیستمی کارکردنی تییاگۆ مۆتا گرنگە، ئەویش چییە؟ پشتبەستنە بە یاریزانە لاوەکان. پێگاتی سەرەکی یۆڤانتۆس نیوەی یاریزانی لاو بوو، نیوەی یاریزانی لاو بوو. بە یاریزانە لاوەکانەوە توانی ئاسێکی بەرز پێشکەشکا و یاریزانە لاوەکان گۆڵیان تۆمار کرد و ڕۆڵەشی کاریگەریان بینی و بۆ داهاتووی تیپ هەمیشە گرنگە لاوی باش دەبێ. ئەم تیپە بەشکە لە داهاتووە تۆ کەمترین پارە خەرج دەکەم ئەستێرانی خۆ پێ بگەێنی تۆ پێویستی بە یاریزانی دیکە نییە بێنیتە تیپەکەەوە کاستێرەکانی خۆ پێگەشت.
ئەمانە هەمووی خاڵی ئیجابی بوون لەسەر یەکەم یاری یوڤە کە لە خولی ئیتالی بەرامبەر بە کۆمۆ ئەنجامیدا. ئەم قسانەی کە ئێمە باسێکین لەسەر یۆڤانتۆس و لەسەر کۆمۆ یاخود لەسەر یەکەم یاری مۆتا وریابن ئێمە نەمانوتووە یۆڤانتۆس ئەم ساڵ خولی ئیتالیە بە و نەشمانوتووە تیاگۆ مۆتا ڕایەنەری چێندە پێرفێکتە یۆڤانتۆس بە هەموو سەرکەوتنەکانێکە چونکە هیچ گرێوێک لە ئێسەدا منتەقی نییە من بێم گرێ بکەم بەوەی کە مۆتاکەوێت ئەمە ژیرێتی نییە و گرێ بکەم بەوەی کە مۆتا سەرکەوتووە بێ ئەمە ژیرێتی تیان نییە چونکە ئێمە تەجروبەی تەعاملکردنی خولەکانمانێت تەجروبە یعنی هەر بە نمونە پۆستیکۆگلۆی وەرزی ڕابردوو لە تۆتنام وەرگرا سەرەتایەکی باش 6-7 هەفتەی یەکەمی ڕێزبەندی و بەڕوبەڕبوونەوەیکی بەهێز هەمووان ستایشیان دەکرد لە کۆتایە تۆتنام بەشداری پاڵەوەندی ئەوروپیەکانی نەکرد نەخود گەشتنی بۆ ئەوروپا لیگ مسۆگەر کرد گەشتنی بۆ ئەوروپا لیگ مسۆگەر کرد ئەوەی ساعتەوە داڵغەم یعنی تۆ سەیری ئەم دۆخەکە ینی شتێکی جیاواز بوو وڵا هێشتا دڵنیانین بۆ تۆتنام یەکەم مانچستەر سیتی دووەم ئارسنال سێم لیڤەرپۆڵ چوارەم ئەستۆن ڤیلا پێنجەم تۆتنهام شەشەم چێلسی بوو بەڵام دواتر بوو بە مانچستەر یونایتد ئەو دۆخەکە ڕێک بووانێ چاوان بەسم لە چییە تۆتنام بەم جۆرە بوو بەڵام دوایی چی لێ بەسەر هات بۆیە ئەم قسەی کێمەیکەین لەسەر یوڤە و تیاگۆ مۆتا نەمانوتوە یوڤە دەبێتە پاڵەوانی ئیتالیا و نەشمانوتوە تیاگۆ مۆتا دەبێتە ئەبقەری بەڵام ناشکرێتەوە ئەم خاڵە باشانە باس نەکرد چونکە بۆ یۆڤانتۆس دامەزراوەی ئەم تیپە ئەمە خاڵە ئیجابیەکان مە باس کرد خاڵە سلبیەکان ئەم تیپە هێشتا ئەوە دەوری دەستی پێکردووە هێشتا مێرکاتۆ نوێکارەکانی تیاگۆ مۆتا بە تەواوی کۆتایی نهاتوون هێشتا یاریزانی وەکو فیدریکۆ چێزا تیاگۆ مۆتاڵێ لە پلانەکانمان جێی نابێت و یوڤە دەستبەرداری نەبووە بەڵام دەستبەرداری چیزنیم کۆمەڵ یاریزانی دیکە بوون کە مۆتا ڕاستەوخۆوتی بە ئەم یاریزانە لەگەڵمان نەمێننەوەە ئەمە خاڵێکی سلبیە کە ئەم تیپە تاوەکو ئێستا مێرکاتۆی یانەکەی دانەخستووە هێشتا مێرکاتۆ لە یۆڤانتۆس بەردەوامە هێشتا داواکارەکانی مۆتا لە ڕووی هێنانی یاریزانەوە جێبەجێ نەکراوە و ئەو یاریزانانەشی کە مۆتا دەیەوێت دەستبەرداری بێ لە کۆڵ نەکراوەتەوە ئەمە بۆ یوڤە خراپ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم ساڵ یۆڤانتۆس بەشداری لە شامپیۆنز لیگە ئەکا تیپێک بەشداری دوو پاڵەوانێتی گەورە ئەکا خولی ئیتالی چامپیۆنز لیگ ئەم ساڵ دەزانن چامپیۆنز لیگ بەس قۆناغی یەکەمی دوو یاری زیای کردو واتە بووە بە 8 یاری واتە تۆ ساڵانی ڕابردوو لە قۆناغی کۆمەڵەکان 3 جار گەشتەیە کرد بەڵام ئەم جاریان 4 جار گەشتەکەی چونکە 4 یاری لە یاریگای خۆت و 4 یاری لە دەروی یاریگای خۆ دەنجام دەدەی بەبێ یاریگەڕانەوە وەجگەلەوە تیپەکە لە جامی ئیتالیاش بەشداریەکە بەڵام ئەو پرەنسیپەی کە ئیتالیا پەیڕەویەکە بۆ جامەکەی تا ڕادێکی زۆر باشە لەبەرەوەی یانەکانی پێشوەی ڕێزمەندی لە قۆناغی شانزە و بە یەکیاری بەشداریەکەن واتە 16 لە چواری دەبێت بە دوو یاری و یاری کۆتایی ژێگیاریە واتە ئەرکێکی زۆریان ناکەوێتە سەرشان لە جامیانەکانی ئیتالیا بەڵام کۆی گشتی تیپێک کە بەشداری ئەندە پاڵەوانەتی کە بەشداریەکی ئاواکارایە بێ پێویستی بە زۆرترین ڕێژەی یاریزانە لە بەردەمیاوێ بەڵام یۆڤانتۆس زۆرترین ڕێژە یاریزانی نییە کە ڕەنگە ئەمە کێشە بۆ یۆڤانتۆس دروستکە لە داهاتوودا ئەمە خاڵێکی دیکەی سلبیە ببرن لەسەر خانمە پیرەکەی ئیتالیا خاڵێکی دیکە پەیوەندی بە گونجاندنی یاریزانەکانەوە پێکوێسە بەڕاستی شەوی ڕابردوو من سەرسام بووم بە یاریزانە لاوەکان زۆر ئاسێکی بەرزیان پێشکەش کرد تەنانەت ڤلاهۆڤیچ لە نێوانیان داون بوو ئەوە یعنی گۆڕانکاریش لە شوێنی یاریکردنی یەڵدەس یاریزانە تورکیەکە کە لە پشتی هێرشبەر و یاریەکرد بەڕاستی ئاسێکی ناوازی نیشاندا یەڵدەس بۆیە یوڤە ئەم یاریزانە لاوانە بۆ یاریە گەورەکان و لەگەڵ بەڕێو پێشچوونی خولەکان دۆخێکی قورسە بتوانن ماڵمەڵا بکەن دۆخێکی یەجگار قورسە لەوەی کە بتوانن بەو شێوەی کە هەیە بارودۆخەکە بەڕێوەبەرن بۆیە من پێم وایە ئەمە خاڵە باش و
خراپەکانن لە یۆڤانتۆس وە پێویستەکە قسەی لەسەرکەین. دەچمە سەر ئەتلێتیکۆ مەدرید، بەڵام با ئەو دوو کۆمنتە وەڵام دەمانێت دواتر دەچمە سەر ئەتلێتیکۆ مەدرید. کاک موحسین سڵاو ڕێز بۆ جەنابی شت. باسی ئەتلێتیکۆ دەکەین لەبەر پرسیارەکانی سەبارەت بە ئەتلێتیکۆ ناخوێنمەوە. یۆڤانتۆس و ئەتلێتیکۆ هەردووکیان باش دەبن، ئەکرێ باش بن، بە تایبەتی ئەتلێتیکۆ مەدرید کە ئێستا قسەی تاوی لەسەرەکەین. کاگیواڵێ و کەسە کیە کە بڕیاریکردنی یاریزان دەدات لەسەر چ بنەمایەک لایەنەکان دەبێت، چ سفەتێکی تیا بێت، چ جیاوازیی بە لەگەڵ ستافیانەکان، نمونە لەسەر لایانی جەستە، لەسەری لیاقەبەدەنی، لەسەر لایانی جەستە یا کەسە لەگەڵ ڕایەنەر جیاوازەکەەوە بڕیاران دەدات یان شتێکی ترە. کاکە هیواژیان با وەڵامت بەمەوە. بەڕێوەبردننی یانە سیستمێکی کاریگەڕیە، هەر یەکە و کەسێک لە ڕووی داراییۆمتی بە بەڕێوە، کەسێک سەرپەرشتیاری گفتوگۆکانی موچەی یاریزانەکانە بۆ ڕێخستنی ڕێکاری یانەکە کامە پێوتێ بەڕێوبەری وەرزشی یانەکە. بەڕێوبەری جێبەجێکار ئەرکی جێبەجێکردنی ئەرکە یاساییەکانە لە دەرەوە و بەپێی تەنسیقی بەڕێوبەری جێبەجێکارەوە بەڕێوبەری وەرزشی و لەگەڵ سەرۆکی یانە کەسانێکمانەیە کە دۆزەرەوەی یاریزانن لە خولەکان لە وڵاتان وەکو مەندوب، چۆن ئێمەیشی مەندوبی دەکەین لە ینی مەندوبیە لە وڵاتمانە، بەم شێوە مەندوبی دەکەن، بۆ نمونە لە بەرازیل، بۆ نمونە لە ئەرجەنتین، بۆ نمونە لە یانە ئەگەڕێن بۆ دۆزینەوەی یاریزان. یاریزانکردین چۆنە؟ هەموو ڕاهێنەرێک کە عەقد لەگەڵ تیپێکاکەیە کە هێتە تیپێکەوانێ گفتوگۆ لەگەڵ کارگەڕیانەکەیە کە لەگەڵ سەرپەرشتیاری لەبەری سەرپەرشتیاری تۆپی پێشەیە لە ناو یاریگادا گفتوگۆی لەگەڵاکە لەوەی من بەم پلانی یاریکردنە یاریەکە. ئەویش لیستی یاریزانەکانی تیپەکەی نیشانەیە قسەی لەسەرکە بە پێی لیستی یاریزانەکان و بە پێی و تەمرینانەیەکە و بە پێی و یاری ئامادەکاریانەیەکە هەڵبژاردننی نێوانە یاریزانانەکە و دواتر داوای مواسەفاتی یاریزانەکە. بەڵێ هەندێک جار ڕاهێنەر خۆی یاریزانەکە دەزیشان دەکات لەوەی چی دەوێ و چی ناوێت. بۆ نمونە ڕاوێژکارێک پێشنیازی یاریزانێکی بۆ دەکات دەڵێت فلانکەس ئەمیش لی دەکۆڵێتەوانێ و پێداگیرە لەسەر وێ یاریزانە بێنێتە تیپەکە و هەندێک جار ڕاهێنەر خودی خۆی یاریزانەکە بژاردەوە بە بەڕێوەبەری وەرزشیەکە لێ یاریزانم بۆ بێنە تیپەکەوانە، ئەو یاریزانم بۆ بێنە تیپەکەوانە. لەبەرەوە شتێکی مطلق نییە بڵێن ئیلا ڕاهێنەر یاریزانەکرێ یا بۆ نمونە ئیلا بەڕێوەبەری وەرزشی یاریزانەکرێ یا مەندووبەکان یا سەرۆکی یانە یاریزانەکرێن. نا، بەپێی دۆخ تا دۆخ دەگۆڕێ، بەپێی تیپ تا تیپ دەگۆڕێ، بەپێی یاریزانەکان دەگۆڕێ، بەپێی یانەکان دەگۆڕێ. بەڵام کۆی گشتی بەڕێوەبەری وەرزشی ڕۆڵی سەرەکی هەیە بۆ لەسەر داواکاری ڕاهێنەر و تەڵەبیاتی ڕاهێنەر ئەم کارە بە ئەنجام دەگەێنێ و بەڕێوەبەری جێبەجێکار و سەرۆکیانەش هەندێک جار تەداخولێن پرسە دەکەن بۆ کردنی یاریزان. بەڵام دروستترین بڕیاردان ئەوەیە کە ڕاهێنەر کواڵیتی یاریزان و ناوی یاریزانەکە دیاریکە و کارگەڕیانەکە بەڕێوەبەرە وەرزشیەکە بتوانێت دەو یاریزانی بۆ بێنێتە تیپەکەەوە. بۆ لەبەری کە تۆ مۆرینۆ ها دایم لە مانچستەر باسی گلەکانی مۆرینۆ کە لە مانچستەر دەکات ئەڵێ ئێمە هەموو کۆتایی وەرزێک کە هاتین کۆتایی وەرزمانە کرد تیپەکەمان ئامادەیە کرد بۆ وەرزینەوە، باسمان لە ئامادەی تیپەکە کرد. من 4 یاریزانم دەستنیشانەکردم، ئەم 4 یاریزانە بۆ نمونە بێنە تیپەکەم من ساڵی داهاتوو چێبەرچێیەکەم نازناوەکانە بم. ڕاستەوخۆ دوای ماوەیەک پێوترا تۆ وازنم 4 بێنە، 4 یاریزانی تر دۆزەر و ئەوی 4 تر دەستنیشانەکرێ بۆ نمونە ئەمەشیان پێ ناکرێت 4. یعنی لیڤڵی و یاریزانەکان لیڤڵی داواکاری ڕانەرەکە دەێنرایە خوارەوە بۆ ئاسی یاریزانەکان. بۆی دایمێکی ئەمەیە کرد بە بیانوی شکستەکانی. بۆی زۆر گرنگە ڕاهێنەر خۆی بڕیار بدا لە بەدیێنا لە هێنانی یاریزان و خۆی بتوانێت بەشکە دوایی کە ئەنجامەکان وەکو پێویست نەبوو کەەوە بەڵێنانی ڕانەرەکە داوای کرد وەکو پێویست لە کۆتایی وەرزان نەبرا سەر و کاتە تۆ بەرپرسیاری لەوەی ڕانەر لە پۆستەکەی دوور بخەیتەوە چونکە ئەو نەیتوانی وەکو پێویستی بەکە بەڕێوەبەرێ. دەچمە سەر هیوادارم وەڵامێکی وازا بێ بۆ تۆ کاگیوە. دەچمە سەر
باسی ئەتلەتیکۆ مەدرید و گۆڕانکارەکانی دیگۆ سیمۆنی کە دوامین گۆڕانکاریان هێنانی کۆنۆر کالاگەرە کە لە هەفتەی دووەمی لیگەوە بەشداریەکە. ڕاستیەگەی لەسەر ئەتلەتیکۆ مەدرید پێویستە هەمومان باسی بکەین و بیڵێینەوە هیچ ڕایەنەرێک هێندەی دیگۆ سیمۆنی نەیتوانیوە ناوی ئەتلەتیکۆ مەدرید بەرێتە لووتکە، ناوی ئەتلەتیکۆ مەدرید بەرز بکاتەوە بۆ باڵادەستی ئەتلەتیکۆ مەدرید نیشان بدە. واتە لە مێژووی ئەتلەتیکۆ مەدرید ڕایەنەری وەکو سیمۆنی تێدا نەبوو. ڕاستە ماوەیەکی زۆرە ڕایەنەرە، بەڵام هیچ ڕایەنەرێک و دەستکەوتانی سیمۆنی بۆ ئەم تیپە نەبووە. بۆیە تۆمەیەکە شیکار بۆ سیمۆنی بکەین، شیکار بۆ ئەتلەتیکۆ مەدرید ڕاستەوخۆ بتەوێ ئەتلەتیکۆ مەدرید وەکو ڕیاڵ مەدرید ساڵان ساڵێ خولی ئیسپانی بەرێتەوە، یا وەکو بەرشەلۆنە ساڵان ساڵێ خولی ئیسپانی بەرێتەوە. ئەمە بۆ ئەتلەتیکۆ مەدرید زۆر زۆر قورسە، چونکە ڕاستە یاریزان دەکرێت و یاریزانی باشیش دەفرۆشێەوە. مەڵێ ئێستا ئەتلەتیکۆ مەدرید یاریزانی چاکە کڕێەوە، لی نۆرماندی کڕیەوە، کالاگەری کڕیەوە، سۆرلۆسی کڕیەوە، ئەوە ئالڤارێزی کڕیەوە، پارێکی زۆری سەرکرۆ. لە پێشتری ئەتلەتیکۆ مەدرید بەردەوام مەنبەعی دروستکردنی یاریزانەکان واتە سیمیۆنی بەردەوام داهاتی هێنایە نێویانەکە جگە لە ئەنجامی باش یاریزانی دروستەکە لەگەڵ و یاریزانیشیان دەکرێت چون بە پارێکی زیاتر دەیانفرۆشتەوانێ، بە پارێکی زیاتر دەیانفرۆشت و ئیسفادەیان لەو یاریزانانە دەکرێت و خۆشی یاریزانی پێدەگەاند و دەیفرۆشتەیانەکانی دیکە. بۆ ئێستا حەقی خۆیەتی کە سیمیۆنی لە سەرەمتیپە داواکاری هەبێ و گرێبەستی گەورەی بۆ ئەنجام بدرێت. ئەتلەتیکۆ مەدرید وەکو پێگاتی ئەم ساڵی گۆڕانکاریی تەواوی لە تیپەکەدا کردەوە، بە تایبەتی لە هێڵی بەرگری و بە تایبەتی لە دڵی بەرگری و گۆڕانکاری لە هێڵی ناوەندا کردووە و گۆڕانکاری گەورەشی لە هێڵی ێرشبردندا کردووە. کەواتە ئەم گۆڕانکاریانە کە بەشێکی گۆڕانکاریەکان لە دوا ساتەکان بوون و بەشداری پریسیزنیان نەکرد، ئێمە پێویستمان بەکات دەبێت. ناکرێتەوە بێ بە 2 هەفتە بە 3 هەفتە قەرار لەسەر ئەتلەتیکۆ مەدرید بین، نە. لەبەرەوەی بەشێک لە یاریزانەکان درەنگ پەیوەندیان کردووە بە تیپەکە و تەنانەت جولیان ئەلڤارێز جگەلەوەی درەنگ گرێبەستی لەگەڵ ئەتلەتیکۆ مەدرید واژوو کردووە تا ئەم 2 ساتەش لە ئۆلۆمپیاد بەشداری کردووە، واتە ینی فترەی ئەعدادی لەگەڵ تیپە هەر نەبووە، زۆر کەم بووە. بۆیە ناکرێتەوە بۆ یەکەم یاری بێ هەڵسەنگاندن بۆ ئەتلەتیکۆ مەدریدکی. ئەمە جگەلەوەی ئەتلەتیکۆ مەدرید لە نێو یاریگایەکی قورسە یاری کردووە، لە نێو یاریگای لاسیرامیکای تایبەت بەیانی بە ڤیاریال و لەگەڵ ڤیاریال لا یەکسان بوونی تۆمار کردووە. بۆیە کاتی هەڵسەنگاندن بۆ ئەتلەتیکۆ مەدرید نییە و یەکەم هەفتە هەڵسەنگاندنی تیپەکان هەڵسەنگاندنێکی ناتەندروستە، ناشایستەیە. هیچ کەس دوێنێش باسم بۆکردنەوە و باسیەوەی گواردیۆلاشم بۆکردن. گواردیۆلای نازناوی شەشی کە دەستی پێکرد بە دۆڕانێک و یەکسانبوونێکەوە دەستی پێکرد لە خولی ئیسپانی، بەڵام دواتر هات هەرچی یانەی ئیسپانیا و ئەوروپا بوو ڕای ماڵی ئەتر بە ئاست و بە ئەنجام کۆمەڵە یاریتیا بوو. بەڵام مویم گرنگ ئەوەیە تیپەکە یەکەم یاری دۆڕان و دووەم یاری یەکسان بوو و تیپەکە بە یەک خاڵەوە پاش 2 هەفتە هاوبەشداری خولی ئیسپانی کرد، بەڵام لە کۆتاییان نازناوەکەشی بردەوە، نازناوی چامپیۆنزیگی بردەوە، سوپەری ئەوروپاشی بردەوە، سوپەری ئیسپانیاشی بردەوە، جامی جیهانی یانەکانیشی بردەوە، جامی ئیسپانیاشی بردەوە. کەواتە بە یەک یاری مێ هەڵسەنگاندنی خۆکەی، بە یەک یاری وەڵام مباپی و ڤینیسیۆس و بێلینگام و ڕۆدریگۆ پێکەوە ناگوجێن شەڕە. بۆ وەڵا لە یەکەم هەفتەی خولی ئیسپانی گۆڵیان تۆمار نەکرد لە بەرامبەر مایۆرکا یەکسان. ڕاستەکە یەکسانبوونەکە بەڵێ قسەی لەسەرە، یەکسانبوونەکە توانی تۆ تەحلیلی بۆ بکەیت، بەڵام نەک بە مطلقی قسە بکەیت، چونکە ئێمە سیناریۆمانەیە، ئێمە بارودۆخمانەیە، ئێمە دەزانین خۆل 38 هەفتەیە. بۆیە مێ بۆ ئەتلەتیکۆ مەدریدیش یەکەم بەخوا کاکەم تیپە قەت نابێ بە تیپ، بەخوا چەند یاریزان بێنێ ئەم سیمیۆنیە لەگەڵ ڕێز و حرمەتم بەشێک بێڵێن لێ سیمیۆنی ناتوانێم تیپە بەرەو پێش بەرەو ناتوانین کات. تەواو من خۆم 2-3 ساڵ پێش ئێستەیەکێک بووم لەوانەیە وتم هیچ لەگەڵ هیچ لەسەر سیمیۆنی ناڵم، لەبەری دۆخی ئەتلەتیکۆ مەدرید لە دۆخێکی چەق بەستووە. بەڵام چوون بە دوایە چووم، بە دوای دۆخی ئەتلەتیکۆ مەدریددا چووم، بە دوای وردەکاری مێژووی ئەتلەتیکۆ مەدریددا. ئێسەیرم کردی هیچ ڕایەنەرێک هێندەی سیمیۆنی بۆ ئەتلەتیکۆ مەدرید نەکردووە و لە ڕووی دەستکەوت و داهات و خەرجیەکانی شۆ بە باشترین جۆر بە باشترین شێوە یانەکە بەڕێواچێ، یانەکە یاریگای تازەیە و هەموو شتێک هاتم کاکە ناکرێت. کاتە من ڕەخنەم لە سیمیۆنی ناحەقیە، من ئەمەوێت سیمیۆنی ئەتلەتیکۆ مەدرید وەکو ڕیاڵ مەدرید بێ، ئەمە بیرکردنەوەکەی من نامەنتەقیە،
ئەم داواکاری من یەکەم لە ئەتلێتیکۆ مەدرید نامەنتەقیە. شتەکان بەم جۆرەیە، بۆیە هەڵسەنگاندنی یەکەم یارەکان با بەم جۆرە بێ. ئەتلێتیکۆ مەدرید ئەم ساڵ تیپێکی تۆکمەترە، تیپێکی بەهێزترە، فەرمووەوە دەستپێکی لالیگایە. ئەتلێتیکۆ دەستپێک 2 خاڵی لەدەستدا، ڕیال مەدرید 2 خاڵی لەدەستدا، بەرشۆنە یاریی زەحمەتی بردو و 3 خاڵەکەی خۆی بەدەستێنە. دەیبزانین بەڵام لە ڕووی پێگاتە و لە ڕووی تیپەوانێ ئەتلێتیکۆ مەدرید و ڕیال مەدرید تیپەکەیان لە بەرشەلۆنە باشترە. لەبەری بەرشۆنە زیاتر تیمە لاوەکەیە. بەرشۆنە هێشتا کێشەکانی خۆی حەل نەکردووە، ئۆڵمۆی ناونووز نەکردو، گۆندۆگان لە گەروونەگەری ڕۆشنایە، واتە دۆخەکان دۆخێکی جیاوازە. بزانین داهاتوو چیمان پێ دەڵێ. دێمە لای بەشێکی دیکە لە کۆمنتەکان و دواتر دەچمە سەر تۆتنهام. کاگاکۆڵێ دەبێت ئەتلێتیکۆیەکی جیاب بینن چونکە گۆڕانکاری کردۆ کارگەڕی لە ڕووی یاریزان و پێشتر یاریزان یاری بەرگری دەکرام ساڵ یاریزانی کوالیتیەوە پێم وایە گەر ئامانجی گەوری بەدەستنێنە سیمۆنی حەق وایە خۆی یانەکە جێبێڵە. ئەمە منتەقیە، کۆتایی وەرز دەبێت چاوەڕێ کرد زانین چیە بێ. کاکسیروان ئەڵێ تا ئەتلێتیکۆ مەدرید دەستبەرداری و شێوازە یاریکردنی خۆی نەبێ هیچ بەیج ناکە. ئاخر کاکسیروان تۆ حەق بە بەوەی کە هێشتا تیپەکە بە تەواوی ڕانانیان نەکردو بێ و هەموو یاریزانەکان ئامادەنین بۆی ئەو کاتە داوای گۆڕینی شێوازە یاریکردنکە. کاک بیلالجان سڵاو ڕێز بۆ تۆش، ئەتلێتیکۆ مەدرید زۆر باشە بێ ئەمساڵ. کاگەڤاڵ هەڵێ باسێکی میلان کە یەکەم یاری یەکسام و بەڵام هێشتا پێم وایە بگەڕێتەوانێ لە ڕووی یاریکردنەوە لە ڕووی پێگاتی سەرەتاییەوە فۆنسێکا هەڵی کرد. یعنی من نازانم وەرزی ڕابردوو سەریکە 3 ساڵە میلان، یعنی ئەمە قەناعەتی منە، قوربانی دەستی تاگیاریزانێکە بێت. چۆن تا ڕۆشانۆ پاش پێکانی ماینیان لە پێرار، پار، کرۆنیچ هەتا نیوەی وەرزەکە کەیتر خۆت زای میلان لە مشتێکی لەدەستە. ئەم ساڵ پۆلیسیچ هاتووە لە پلەیمیکەرە یاریەکە. زۆر هاوڕێڵە لەم پۆلیسیچ وەڵا کاخەونیە گۆڵەکە و نازانم چی کاکە تۆرە سری سێ یاری 90 دقەی میلان سیرکە ئەنجا زانی پۆلیسیچ چکارە ساتێکە. توی یەک یاری سیرەکە یارێکە تاوا بۆ ملەخەسەکە بینی پۆلیسیچ گۆڵێکی کردووی بە ماڵ سەنگان بە پۆلیسیچەکەی من ناتوانم ئەم مناقەشەیە لەگەڵ تۆ بکەم، چونکە تۆ پخشیکردنەوەکە و خوێندنەوەکە و ناتەندروستە بە سیرێ کردو گۆڵی کردووە یا بۆ منم لە خەسێکە بینیەوە 2 دقە 3 دقە سیر کردو تاو، بەڵام تۆرە سێ 90 دقەی پۆلیسیچ کە بزانە چییە. هەمانە و دۆخەیە پاش بردنە دەروی یاریزانانە فۆنسیکا توانی پێگاتەکەی ڕێبکاتەوە گەڕانەوە بەرامبەر بە تۆرینۆ ئەنجامدا. من لەو بڕواایە پێگاتەی میلان پێگاتەیەکی لاواز نییە، ناڵم پێگاتێکی پێرفێکتە، بەڵام پێگاتەیەکی لاواز نییە لە توانایدا لە سەراسی ئیتالیا ڕکابەری تون بکە بۆ بردنەوەی نازناوەکە. ئەگەر بێت و فۆنسیکا بتوانێت گونجاوترین یاریزانەکان بۆ شێوازی یاریکردنی خۆی بدۆزێتەوە. سەلام لە تۆش کاگەرێم. کاکێوان ئەڵێ یەکەم یاری هەمیشە سەختە بۆ تیپەکان ئەتلێتیکۆ مەدرید لە سیمۆنی باشتری دەست ناکەوێت بۆیە دەستبەرداری نابێت. هەمان قسەمان دووبارە کردوانێ. باسی میلان بە تایبەتیەکەین ئینشاءالله. کاگرێواس ئێمە هەلیێوانە نین بە قوربانە بم ئاین بزان کە کۆمنتە نووسن چی ئەنووسن دڵەکەم. کاگاکۆڵێ پۆلیسیز نە لە دۆرتمۆند بەس لە دۆرتمۆند باش بوونە لە میلان لە چێلسی باش نەبوو. شامی حاجی مەحموود دەستی تۆش خۆش بێت. دەچمە سەر تۆتنام و ئانجی پۆستیکۆگلۆ یەکەم یاریان لە پریمەر لیگ. تۆتنهام مەکاری ئەنجامدا. هێڵی بەرگری تۆتنام یەکێکە لە باشترین هێڵە بەرگریەکان. گۆڵپارێزەکەی یەکێکە لە باشترین گۆڵپارێزەکان. کێشەی تۆتنام کێشەی ناوەندی ئیرتیکازە کە لە نەبوونی بیسۆما و لە وجودی بیسۆماش تۆتنام زۆر جار دەکەوێتە هەڵاو. ناوەکو باڵی هێرشبەری تۆتنام باڵە هێرشبەریەکانی بەهێزن و بەم دوایش گرێبەستی سۆلانکی واژوو کرد وەکو هێرشبەری سەرەڕم. و مادیسۆنیشمان هەیە وەکو پلەیمیکەرێکی زۆر باش لەگەڵ تیپەکەیە هەڵس و کەوت دەکات. بەڵام
کاتێ دێیت سیرەکەی لەگەڵ لیستەر سیتیا یەکسانبوونی تۆمار کردو لە یەکەم هەفتەیە. کێشەی ئەمە چییە؟ گەورەترین کێشەی تۆتنهام من پێم وایە لە دەستدانی هەلەکانێ. ساڵێ وەڵا کاکە ئەخۆ هەمووتی پێوە ئاو کێشەکەی وێ هەلەکان لە دەستی دوای گۆڵە لێکرێتەوە. نە، دۆخی تۆتنهام جیاوازە. بۆ لەبەرەوەی تۆتنهام هەلەکان بۆ یەک یاریزان هەڵ ناکەوێت کە لە دەستە چێ. سۆن هەلی بۆڵەکەوی فەوتێنێ، سۆلانکی بۆی هەڵکەوتووە فەوتانوێتی، جۆنسۆن بۆی هەڵکەوتووە فەوتانوێتی. ئەها کاتێک ئەم هەلانە دروست بێ و تەواوی یاریزانەکان بەشدار بن لە فەوتاندنیدا، ئەمە کێشەیە بۆ تیپ. کێشەیە بۆ تیپ. ئاساییە تۆ یەک یاریزانە لەکان فەوتێن. ئێستا من یعنی ئەڵێم ئەم سێ هەلە هەرچێکی سۆلانکی بی فەوتانە زۆر ئاسایی بوو. بەڵام کە تۆ جۆنسۆن فەوتانی و سۆلانکی فەوتانی و سۆن فەوتانی، تیپەکە چییە؟ تیپەکە جەوی یاریکردنی تێگەچ. بۆ نمونە سۆلانکی نیگەرانە لەوەی فەوتانوێتی و جۆنسۆن نیگەرانە لەوەی فەوتانوێتی و سۆن نیگەرانە لەوەی فەوتانوێتی. ئەمە لە کەشی یارەکە دەیانباتە دەرەوە بەرەو دۆخێکی ناخۆشیان دەبا. وەک بینیتان گێمی دۆم بەرامبەر بە لیستەر سیتی کە لیستەر چەند پاڵەوانانە ڕوبەڕووی سپێرز بوو. بۆیە من بڕوام وایە ئەنجی پۆستکۆگلۆ لە یاریەکانی داهاتوو بتوانێت گۆڕانکاری لە پێکهاتەکەی بکات، لە شێواز یاریکردنی بکات و ئەو 4-2-3 بکات بە 4-2-3 سابت بۆ تیپەکە و لەگەڵ گەڕانەوەی بیسۆما بارودۆخەکە باش و باش و باشتر بێت، چونکە ئەو کاتەوە بێنتانکۆریش تووشی پێکان هات. ئەو کاتە بیسۆما دەبێتەوە یاریزانی سەرەکی و لە پاڵیدا ئیتە هەچ یاریزانێک یاری پێ بکات. مادیسۆن دەباتەوە و مەرکەزە دەرفە دەداتەوە کۆلۆسۆڤسکی. بەڵام پێویستەکە تەرکیزی تەواو بکرێت لەسەر کۆتاییێنان بە هێرشەکان. بە تایبەتی سۆلانکی لەبەرەوە هێنداوەتە تۆتنهام، لەبەرەوە بەشداری پێکراوە لە تۆتنهامە، لەبەرەوەی تۆتنهام کێشەی گۆڵکردنی هەیە وەکو هێرشبەری سەرڕم. دوای ڕۆشتنی هاریکین تاوانپار کە هاریکین ڕۆی هەمووانیان و تۆتنهام نەکبەتی بەریە هاریکی مرۆڤ. هاریکین ڕۆی سۆنیش قاچی گۆچ بوو، سۆنیش وەکو پێویست نەبوو پار. بەڵام ئێستا سۆلانکی بۆ تۆ دۆخی تۆتنهام ڕێکاتەوە، دۆخی تۆتنهام بەرەو باشتر بەرێ. یەکەم تاقیکردنەوەی بوو، زۆر ئاساییە، دوو هەلی لە دەستدا. بەڵام جوڵەیەکی باشی بوو، فەراغێکی باشی یا بە جۆنسن، فەراغێکی باشی یا بە سۆن، فەراغێکی باشی بۆ مادیسۆن دروست کرد، یاریکی باشی. یعنی وەکو لە ڕووی تەکتیکی ئەوانەیە کۆمەڵی خاڵی زۆر باشە بوون لە سۆلانکیا. بەڵام لە ڕووی ئەکتیڤی و گۆڵکردن و مەترسی لە بەردەم گۆڵی تیپی ڕکابەرە سۆلانکی وەکو پێویست دەرنەکەەوە. بۆیە ئەکرێ لە یاریەکانی داهاتوو ئانجی بارودۆخەکە باشتر بکە و بەڕێنانکردنی زیاتری یاریزانەکان و دۆزینی پێگاتەیەکی گونجاو بۆ یاریکردن، چونکە وێستا بزانن ڤێرنەر لەسەر کورسیە دەگە، کۆلۆسۆڤسکی لەسەر کورسیە دەگە کە هەردووشی بەدیلی یاریزانە باڵەکانن، ڕیچاردسۆن لەسەر کورسیە دەگە کە بەدیلی سۆلانکیە. بۆیە ئەم تیپە تیپێکی تۆکمەیە و تیپێکی بەهێزە و تیپێکی بەتوانایە لەوەی کە بتوانێت ڕکابەری بکە بۆ گەشتن بە چامپیۆنزیی وەرزی داهاتوو. بەڵام هەندێک جار خۆی دۆخەکان لە خۆی تێدەگدات و هەندێک جار تیپەکە ئەو گرێبەستانەی کە دەیکا وا دەکات هێشتا گونجانی تاوڕووینیاوە بۆ تۆتنهام بەوە دەکات. بەڵام پێگاتەی تۆتنهامیشەکە لە پێگاتە بەهێزەکانی و دەبێت ئەنجامی تۆتنهام باش و باشتر بێت. سبەی پشتیوان بەخوا باس لە ئارنی سلۆت دەکەین و باس لەیانی لیڤەرپوڵ دەکەین و باس لە گرێبەستنەکردنی تیپەکەش جیاواز لە هەمووان لەگەڵ زومبێندی یاکەین زانین بۆ گرێبەستی زومبێندی واژوو نەکرا. سبەی دەتانبینەوە تاو کات خواتە لەگەڵ.